سڵاتان هەبێ و ئەو کاتتان باش بینەرانی تەلەڤیزیۆنی پەروەردەی هەولێر. من شێرزاد سدیقم، ئەڵقەیەشتری بەرنامەی ئەزموونی پۆلتان پێشکەش دەکەم. بەڕێزانم، لەم ئەڵقەیە باز لە شێوازی دابەشکردنی نمرەی تاقیکردنەوەکان دەکەین کە هەموومان زانین هەوڵ و کۆشی قوتابیان پێویستی بەوەیە کە بە شێواز و بە ڕێکارێک هەڵبسەنجێندرێ. دیارە هەڵسەنگاندنەکانیش وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەرایەتی گشتی شێواز و ڕێزگەیەکی تایبەت بە خۆی گشتگیر کردووە بۆ تەواوی ناوەندەکانی خوێندن. ئێمە لێرە لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا توانامۆستەیە سەرپەرشتیاری پەروەردەیی لە پەروەردەی شەقڵاوە باز لەو ڕێکارانە دەکەین و ئەو شێوازانە دەکەین کە نمرەی تاقیکردنەوەکانی لە سەردا دەدرێت. مامۆستا گیان زۆر بەخێر بێت. زۆر سپاس دەکەم. زۆر سپاس مامۆستا. خۆشحاڵین. زۆر سپاس دەکەم. سلامت. مامۆستا توانە، دیارە بەردەوەی باز لە نمرەی تاقیکردنەوەکان بکەین، شێوازەکانی دانان و ڕێکارەکانی، با باز لە گرنگی تاقیکردنەوەکان بکەین. گرنگی تاقیکردنەوە چییە لە ناوەندەکانی فێربوون؟ گرنگی تاقیکردنەوە چییە هەم بۆ قوتابی هەمیش بۆ مامۆستا؟ بنای خی گەورە و میهرەبان، دەستان خۆش بێ، سپاسان ئەکەین. من زۆر خۆشحاڵم کە ئەوڕۆ لەو سەکوێ گرنگە پەروەردەیە قسە لەسەر بابەتێکی هەستیارەکەین کە بابەتی تاقیکردنەوەکان و هەڵسەنگاندنەکانی ناو قوتابخانەکانە. دیارە تاقیکردنەوەکان لەو بابەتە گرنگانن کە لەو بابەتە هەستیاران کە قورسایی پرۆسەی پەروەردەیدا کۆکرێتەوە جارێکی تر. ئێمە بەعام لە ناو پرۆسەی پەروەردە کە باس لە پرۆسەی پەروەردە ئەکەین، باز لە پرۆسەی مرۆڤ سازیەکەین، دروستکردنی ئینسانەکەین. بۆیە ئەو پرۆسەیەکی زۆر زۆر هەستیارە و دەبێت زۆر زۆر بە حەزەرەوە کاری لەگەڵ بکرێت. ئەوجە تاقیکردنەوەکان بەشێکی گرنگی ئەو پرۆسەیەن. یعنی تاقیکردنەوەکان هەموو پرۆسەکە نین، بەڵام بەشێکی گرنگ و هەستیاری ئەو پرۆسەیە. قوتابی بۆ تاقیکردنەوەکە بۆ دەبێت پێویستە لە قوتابخانەکان تاقیکردنەوەکان بەردەوام هەبن. تاقیکردنەوە بریتیە لە هەڵسەنگاندنی ئەدا و توانای قوتابی، بریتیە لەوەی کەوە ئایا ئەو قوتابیە لە ماوەی ئەو فترێ کورتە یان فترە درێژەی کە لە پرۆسەی پەروەردە و فێرکردندا چی فێر بووە، هەڵسەنگاندنێکی وردی لۆکەین. تاوان مامۆستایان بە بەردەوامی لە هەڵسەنگاندندا لە پۆلەکاندا ڕۆژانە کاتیستە پۆلەکان پرسیاری ڕاستەوخۆ لە قوتابیە کە ئەو هەڵسەنگان و تاقیکردنەوەیە، کویزی پێکە، تاقیکردنەوەی خێرای لە ژوورێ پێکە، ئەو هەڵسەنگان و تاقیکردنەوەی قوتابیە. دواتر دێ ئیمتحانی بیستەکەی پێکە، یعنی نیوەی وەرزی یەکەم، دیسان هەڵسەنگاندنی قوتابیە لەو ماوەیەکەوە مامۆستا لە ژوورێ هەوڵیدا پەروەردە و فێرکردن بە قوتابیەکە بگەێنێ. بۆیە تاقیکردنەوەکان بەس هەڵسەنگاندن بۆ قوتابی ناکە. مامۆستا توانێت لە ڕێی تاقیکردنەوەکانەوە هەڵسەنگاندن بۆ ئەدای خۆشی بکە. ئێمە دایمەن لە قوتابخانەکان باسی سەکەین، لەگەڵ مامۆستایان دانیشین پێڵێن لە ناو پلانی خۆت شوێنی هەڵسەنگاندنی ڕۆژانەی خۆت بکەوە و شوێنی هەڵسەنگاندنی یان تاقیکردنەوەی بیستی بکەوە، شوێنی تاقیکردنەوەی شەستی بکەوە. لە دوای تاقیکردنەوەی بیستی ئێمە ڕێنمایی مامۆستایەکان دایمەن واکەین لاپەڕەیەک بەجێ بێڵە شرۆڤەی بکە، تەحلیلی بکە، ئایا ئاستی زانستی قوتابیەکان لەسەر ئاستێکە، خەلەلەکان لە چێن دەرێکەنە، لە چێن دەرێت تەڵەبا وای لێ هاتیە مەسەلەن لەو ئیمتحانەی یان ئاستی زانستی ئەو پۆلەی وەکو پێویست نییە، خەلەلەکە لە چێن دەرێکە دیاری بکە و بۆ خۆت بینووسە و هەوڵ دە چارەسەری بکەیت بۆ لە تاقیکردنەوەی داهاتوو ئاستی زانستی ئەو پۆلەت یان ئەو وانەیەت بگاتە ئەو ئاستی کە بارتەقەی مادیبوونی خۆت بێت. ئەوە بەس بۆ وانەیەک و بۆ پۆلێک. ئەوجا ئەگەر هەموو پۆلەکە بێکەوە کۆکەینەوە، تاقیکردنەوە ئەبیتە چێبیتە سەنجی مەحەکیی هەڵسەنگاندنی خودی قوتابخانە وەکو دەستگا. ئەگەر قوتابخانەکان کۆکەینەوە ئەبیتە سەنجی مەحەکی هەڵسەنگاندنی خودی پەروەردەی قەزاکە. قەزایەکانیش کۆکەینەوە بیتە گشتی و گشتیشە بیتە وەزارەت. بۆیە تاقیکردنەوەکان زۆر زۆر گرنگن بۆ ئەوەی ئێمە بزانین ئاست و ئەدای پەروەردە و فێرکردن لە ناو قوتابخانەکان و لە ناو پۆلەکان و لە ناو وانە لە چه ئاستێک دێ. بەڵێ مامۆستا چوارچێوەیەکەیە بۆ ئەوەی کە تەواوی مامۆستایان یەک شێوازی دابشکاری نمرە هەبێ بۆیان یاخود ئاساییە مامۆستایەک بەتایبەتی لە نمرەکانی کە پێی دەڵێن ڕۆژانە و هەفتانە و تەواوکردنی بابەتەکان. زۆر جارە مامۆستا هەیە لە تەواوکردنی بابەتەکان تاقیکردنەوەیەک دەکات.
ئەوانە دەستنە چوارچەوەی ئەو ڕێکارانەی کە تێیدا دابشکاری نمرەکان دەکرێت یاخود مامۆسا سربەستە لەوەی بە شێوازێک تاکردنەوە دەکات. بەڵێ ڕێنمایی هەیە، ڕێنمایی لە بەڕێوەبەراتی گشتی ئەزمونونەکان دەرچووە و تعمیم کرایە گشتانی بۆ کرایە بۆ هەموو قوتابخانەکانی کوردستان. بە پێی ئەو ڕێنماییە شێوازی دابشکردنی نمرەکان با بڵێن چۆنە و بە شێوازێک مەسەل نمرەکان دابشکرن گشتانی بۆ کرایە. بۆ نمونە ئێمە گەر تەمەشا بکەین ئەمە هەڵسەنگانمان هەیە تەمان بازنە یانی ئێستا قوتابخانە بازنەی یەکەممان هەیە، بازنەی دووەممان هەیە، بازنەی سێمان هەیە و ئامادەیشمان هەیە. بۆ نمونە بۆ بازنەی یەکەم ئەگەر تەمەشا بکەین ئەو 25 یانی 4 کە 4 هەڵسەنگانی جیاواز بۆ قوتابیەک هەڵسەنگان لەسەر 25 ورد کرایەوە جارەکیکە. بۆ نمونە چاڵاکی ناوپۆڵ نمرێت لەسرە ئەنجامدانی کاری کردداری یان بە بڵێن ئەو ئیشعملیانەی کە لە پۆلەکرێن نمرێت لەسرە هەڵسەنگانی زارەکی و پرسیار ڕاستەوخوانی مامۆستا بەردەوام لە قوتابیەکانی بازنەی یەکەمەکان نمرەی خۆی لەسرە ئامادەبوون و پاک و خاوێنی و پابندبوون بە ڕێنمایانەی کە مامۆستا بە قوتابیەکەیەدا نمرەی خۆی لەسرە و کویز و ئەو امتحانانی کە هەر لە هەندێک شوێن لە هەموو شوێنەکان لە بازنەی یەکەم ناکرێت لەسەر وەرەخە بە تەڵەبەیەکن ئەوان ژمرەی خۆیان لەسرە. بۆیە تەماشاکەی نمرەکان بۆی دادپەروەری تێدا هەبێ هەتا ئەو 25 زۆر بەباشی ورد کراینەوە بۆی مامۆستا تەنها لەسەر دەرس خوێندن نمرەداننێ خۆ تەڵەبە هاتیە ئامادە بووە لە قوتابخانە جلوبەرژی خاوێن لەبەر کردیە هەر ئامادەبوونەکەی حەقی نمرەی هەیە بۆ لێرە بۆی دادپەروەری هەبێ نمرەکان بۆ شێوە لە بازنەی یەکەم دابشکراینە. لە بازنەی دووەمیش بە هەمان شێوە بازنەی دووەم و سێم و لە ئامادەیەکانیش بە هەمان شێوە. بۆ نمونە ئەگەر تەماشاکەین ئەو دەنمرەیە کە تەمان تاقیکردنەوەکان بۆ شێوە نمرەکان بۆ شێوە دانرێ دەنمرە دانرێ دواتر 20 نیوەی وەرزی یەکەم دانرێ دواتر لە دوایەوە دەیکە دانرێ دواتر تاقیکردنەوەی سەر شەستێک کۆتایی وەرز و هەر چواریان بەیەکەوە کۆکردنەوە بیتە 100 نمرە. لە کامە بەشیان مامۆستا دەستکراوەیە لەوەی کە هەڵسەنگانی خودی ذاتی خۆی بۆ قوتابیەکە بکات لەبەرەوەی ئەو بەرکەوتەی هەیە قوتابیەکە بە پاچی دەبینێ بە هەمیشە ئامادەی لە وازبەکانی خۆی لێپرسینەوەی دەیبینێ ئەو دەزانێت هەڵسەنگانەکە چۆنە لە کامە نمرەیان مامۆستا سەرپشت لە بازنەی یەکەم لە هەر 25 هەر 25 مامۆستا دەستکراوەیە لە بەشێکیەوەوانە بەڵام لە بازنەی دووەم و سێم و ئامادەیەکان مامۆستا لە دوو دەیەکە ینی لە دەی یەکەم و دواتر 20ەکەە دەی دوای 20ەکە دەستکراوێ لەوەی کەوا بتوانن نمرە بۆ قوتابی دابنێ بە پێی ئەو پێوەرانی کە بۆی دانراینە یعنی تەنها لەسەر وانە خوێندنەکە نمرە نادانانێ. ئەمە زۆر زاگلەی لە مامۆستایەکانەکەین ئەڵێن ببورن ئەڵێن بۆ تەنها لەسەر دەی یەکەم دوو دایتە تەڵەبەی ئاخر ئەو تەڵەبەیە هاتیە حازر بووە غیاباتی نەبووە تەڵەبەکی مؤدەب بووە ڕەنگە زۆر لە وازبەکانیشی جێبەجێ کردی بەڵام تو غەڵەتە بەس دەرەجەکەی لەسەر ئاستی زانستی دابنێ. ئەی مامۆستا ئەگەر جەنابتان ئێستا ئەو دەنمرەیە دابشکاری بۆ بکەیت چەندی دەخەیە چوارچێوەی ئاستە زانستی و فێربوونیەکەی چەندیش دەخێتە ئامادەبوون و جلوبەرگ و ڕێکوپێکی قوتابیەکە بزانە ئێستامە لەگەڵ ئەو برادرانی کە سەرپەرشتیاریم بێکەوە لەسەر فۆرمێک ڕێککەوتون کە ئەو دەنمرەیە پێک چۆن تەوزە بکرێن. بۆ نمونە بەشداری لە چاڵاشەکانی ناوپۆل کە کەم تەڵەبە هەیە بەشداری لە چاڵاشەکانی ناوپۆل نەکە دوو نمرەمان بۆ دانایە ئەنجامدانی ئیشی عملی کاری کردداری لە بابەتە زانستیەکان دوو نمرەمان بۆ دانایە هەڵسەنگاندنی زارەکی لە پۆلدا مامۆستا کە بەردەوام پرسای ڕاستەوخۆ لە تەڵەباکان نمرەی بۆ دانرێ ئامادەبوون و پاک و خاوێنی نمرەی خۆی بۆ دانرێ ئەو تاقیکردنەوەی کویز نمرەی بۆ دانرێ بزانە یانی دابش سەر 5 تەوەران کرێ هەر تەوەری دوو نمرە بۆیە تو ینی لەوێ دەستکراوە ئەو دەرەجێ زۆر مهمیشە چونکە احتیمالە تەڵەبا لە ئیمتحانی 20ەکە تووشی گرفتێک بێ نەتوانین نمرە بێنێ احتیمال لە ئیمتحانی 60ەکە تووشی گرفتێک بێ نەتوانین نمرە بێنێ بەڵام ئەو دوو دەنمرەیە لەگەڵ ڕوا بۆ خولی دووەمیش ئەگەر تەڵەبە لە خولی یەکەمیش نەیتوانی سەرکەوتن بەدەست بێنێ لە خولی دووەم ئەو دوو دێ ئەو 20 لەگەڵ یەڕوە تاقیکردنەوەی خولی دووەم لەسەر 80 ئەو دوو دێ لەگەڵ ڕوە
بۆی مامۆستا زۆر مهمە دائما بەشیەوە بۆ تەڵەبە بێڵێتەوە کە تەڵەبە بتوانانی بەو بیزنەبرەوەی خۆی بگرێتەوە هەستێتەوە جارێکتر. کەواتە ئەگەر مامۆستا دادپەروەر نەبوو لێرە حەقی قوتابی دەفەوتێ و لەوانەیە ساڵێکی کێشەی بۆ دروستێ. مامۆستا لەوانەکانی هونەر و وەرزش و بەشیشتر لەوانەکانی تریش بەڕاستی بەشێکی زۆری قوتابخانەکان نمرەکان لەسەر ئاستی فێربوون و تێگەیشتنی بابەتەکانی دیکەدا کاری و کوردی و زانستەکان و ئاوای ئینگلیزی و ئەوانتردا دەنێن کە ئەوە هەم لە ڕووی یاساییەوە هەم لە ڕووی پەروەردەییەوە شتێکی ناتەندروستە. بەس تەماشاکە سەبابەتی وەرزش بۆ نمونە ڕێکاری خۆی هەیە بۆی تەڵەبە ئیمتیحان لێ بکە بۆ نمونە تاقیکردنەوەی پراکتیکی هەیە و دەگەڵ لەگەڵ تاقیکردنەوەی نووسینەچی پراکتیکیەکە دەرەجەی زۆر باشی لەسرە بۆیە پێویستە لە بابەتەکانی هونەر بابەتی وەرزش و ئێستا بەها کۆمەڵاتیەکان بە ئیجباری بۆ ئیمتیحانات کە زۆر پێم باشە ئیمتیحان لێکرێ پێویستە تاقیکردنەوەی پێویستیان بۆ بکرێ و ئەسڵەن بابەتی هونەر یەک لەو بابەتە زۆر گرنگانەیە کە لە قوتابخانەکان بەتایبەت لە بازن تەمان هەموو بازنەکان مهم هەموو ئاستەکان بەڵام بەتایبەت لە بازنی یەکەم زۆر گرنگە گرنجیشی زۆری پێ بدرێت شەرنی لە مامۆستای هونەر لە قوتابخانە هەبێت مامۆستایەکی دەستڕانجین هەیە مامۆستایەکی بەتوانا هەیە مامۆستایەک هەیە کە یعنی هەندێک بەهرەی هونەری تێدا هەنە بە هونەرەکان بدرێنە ئەو و بە بەشەوانش بۆ حساب بکرێن لە شەشەمیش دانەندرێ و بەردەوامیش هەڵسەنگان لە بۆ قوتابیەکانیان بکە یعنی زانی تەڵەبە لە ڕێگەی وێنە کێشانێکی سادەوە ئەتوانی دەیان پێیان بە مامۆستا بگەێنێ مشکلەکانی ماڕی باس بکە مشکلەکان لەگەڵ برادەرەکانی باس بکە و جگە لەوەیە و دەرسان دەرسی تەشویقین دەرسی وزەبەخشن بە قوتابی زۆر مهمە بخرێنە نێوانی وانەکان نێوانی بابەتە زانستیەکان و هەڵسەنگانیشیان بە هەندورە بژیرێت وهی بە هیچ شێوەشیش هەڵسەنگاندنی یان تاقیکردنەوەکانی یان نمرەکانی وەرزش و هونەر بە پێوەری بیرکاری نەپێورێن ئاخر قوتابی هەیە وێنەچێشێکی زۆر باشە بەڵام ڕەنگە لە بیرکاری خراپ بێت گوناحی چیە لە بیرکاری خراپ بە پێسەوانەوە قوتابی هەیە لە بابەتەکانی تر زۆر زیرەکە بەڵام وەکو قوتابێشتر دەستڕەنجی نییە لە بابەتی هونەری کەواتە لێژ ناکرێت غەدر لە قوتابیەکە بکرێت کە توانا و بەهرەیەکی هەیە هەمان نمرە بەنمونە نمرەی تەواو بۆ ئەو قوتابێدا ئەمرەکە بیرکاری ئێمە دایما باس تاکید لەسەر چەکەینەوە تاکید لەسەرەوەیەکەینەوە کەوا دادپەروەری هەبێ لە هەڵسەنگاندنەکان یعنی مامۆستا بە دادپەروەریی تەواوەوە بەڕێوەبەرایەتی قوتابخانە بە دادپەروەریی تەواوەوە نمرەکان بە قوتابیان دابنێ ناکرێ تەڵەبەیەک قوتابیەک کە بەهرەمەندە وێنەچێشێکی باشە شانۆکارێکی باشە ئەسڵەن دەنجی خۆشە ینی زۆر بابەتی تری هونەری کە ئەو بەهران لە قوتابخانەیە اکتشافەکرێن ئەیدۆزیەوە بە هەمان پێوەری ئەو قوتابیە پێوانەی بکەی کە ڕەنگە سەلیقەی هونەری وەکو پێویست نەبی مامۆستا هەمیشە تاقیکردنەوەکان پێوانەیەکە بۆ ئەوەی کە قوتابی ئاستەکەی دیاری بکرێت بەڵام زۆر جاران تاقیکردنەوەکان ئەوەندە زۆرە وەکو جەنابیشت باست کرد ینی قوتابی نازانێت لێکدانەوەی بۆ بکە ڕۆژانە هەیە مانگانەیە هەفتانە هەیە دوای تەواوکردنی بابەتەکان هەیە ئەوە شتێکی تەندروستە خۆی گرفتەکە لە چیە گرفتەکە لەوێ ئێمە چۆن لە چەمشی تاقیکردنەوە تێگەین ینی تاقیکردنەوەمان لای تەڵەبە چی لێ کردیە ئەزانی ینیش بۆتە شتێکی باو بۆتە کەلتورێکی زۆر خراپ تەڵەبە لە ڕۆژی تاقیکردنەوەی لە دڵڕاوچەیەکی زۆردایە یعنی ئێمە نەمان کردیتە کەلتورێک مان کردوتە شتێکی باو لە ناو قوتابخانەکان وەتە لە ناو کۆمەڵگاش بە شێوەشی گشتی ئەو قوتابیە کە تاقیکردنەوەی هەیە دەبێ ئەو ڕۆژە لە هەموو ڕۆژەکان دڵخۆشتر و ئارامتر بێت چونکە ئەو ڕۆژە خۆی هەڵسەنگاندن بۆ ئەدای خۆیەکە لە ماوەی ئەو مانگەیان ئەو ساڵە چی کردیە تاقیکردنەوە زانیت لە تاقیکردنەوە لە کەوتن و سەرکەوتنی تاقیکردنەوەی دەبێت تەڵەبە شت فێر بیت ئێمەش وەکو مرۆڤ دایمەن شت فێرە بێت بزانە لە ئەدیسۆنە پرسن برادێک لێ پرسێ ئەڵێ زیاتر لە 1600 مادەت بەکارینە لە بۆ دروستکردنی گڵۆپی بەڵام سەرکەوتو نەبووی واز ناینی ئەوەڵە نا پێچەوانەکەی وەرگرە ئەمن 1600 مادەم کەشف کرد 1600 تاقیکردنەوەم کرد تێگەیشتم کە 1600 مادە بۆ دروستکردنی گڵۆپ نابن
کەواتە ئەگەر قوتابیەک لە هەڵبژارنێک ئەی و بی و سی و دیە ئەی هەڵبژاردوو نەبوو بۆ هەتا فێربی کە ئەو بۆ پرسیارە نابی بۆ وەڵامی ئەو پرسیارە نابی دەبێ ئەمە قوتابیان بەو شێوەیە فێرکەین هەڵەکانیشیان هەر ئەزمونن هەر فێرکردنن و ڕاستەکانیشیان بە هەمان شێوە من زۆر جار لە هەڵی برادەرەکانیشمان فێرە بن من زۆر جار من لێم تاقیکردنەوەی خۆم لە ئیمتحاناتی لێک لە قۆناغەکان نووسیم 25 ناقصە 9 25 کەم 9 یەکسانە بە 9 زۆر پێی تێکچوو هاتمە دەری لەگەڵ برادەرەکانم باسم کرد برادەرەکانم ئێستاش دووسێ برادرم پێم مەڵێنەوە توانە ئەمە دایمە لە ئیمتحاناتی کایکەین وەکو تو پەلەی ناکەی منش بخۆم بۆتە مۆت پەلەی ناکەم چکە بابەتەکەی وێنە بۆ غەڵەتی تێدا بکەم یعنی ئەڵێم پەلە ناکەین قسەمەوەی ئەوەی تومان بردێتەوە جارش کە پێدا دێنەوە بە ئارامی دانیشین جوای پرسیارەکە جارش کە شێکەینەوە بیر لێکینەوە کامە وەڵام گونجانەوە ئەو یەخەینە ناو بازنەی پەلەی ناکەین ئەمە یەک لە گرفتەکانی تەڵەبەمان چییە پەلاکە دڵڕاوچێکی زۆری هەیە کە ئابە و ترسێکی زۆر گەوری لۆ دروستکرا حتا باوەڕکە مە تەڵەبەمان دیتکە لە ئیمتحانی وەزاری تەڵەبەی گەورە هاتیتە ژوورێ یان لە دەرێ ڕەنجی زرد بووە قەلبی لەرزیە بەر لەوەی ئەسیلەکە بدەنی ئەسیلەکەمان دایتی خراپتر بۆ حاڵی ئەومان لۆهینە سامان لۆهینە بەڵام هەر نەمانتوانیە ئەوەی کە کۆمەڵگا و بەداخەوە بەشێکی مامۆستا و قوتابخانەش لە دروست کردیە بەسەری دازاڵی ئەو یەک لە گرفتەکانی تاقیکردنەوەکان دەبێ ئەمە تەڵەبە وا تێبگەێنین کە تاقیکردنەوە پرۆسەکی زۆر ئاساییە لە پرۆسەی پەروەردە فێرکردن و پرۆسەکی زۆر خۆشیشە ئەتووە هەڵسەنگاندن لە بۆ خود و زات و پێوانەی ئاستی زانستی خۆتەکەی لەسەر ئەو وەرەقەیە بەڕازگویانە بیکە وەرە دەرێ هەڵەکانت دیاری بکە و بۆ جارێک هەڵەکان دووبارە ناکەیەوە بەڵام لای هەندێک قوتابی بەداخەوە هەم لە ماڵەوە کاتێک کە دەڵێ تاقیکردنەوەم هەیە زۆرێک لە ترساندن و زۆرێک لە زەخەتکردن و دابڕاندنی لە کۆمەڵێک یاری و کۆمەڵێک ڕۆتینی ژیانی ڕۆژانەی خۆی هەمیش لە قوتابخانە زۆرێک لە ترس و سام دروستەکەی وای لێدێ ئەو ڕۆژە قوتابێکە تەنها بابەتی بیرکاری کە تاقیکردنەوەی دەخوێنێ بابەتەکانی تر هەم فەرامۆش دەکات کە ئەوە دوازار هەم کاریگەری دەبێت بۆ سەروانەکانی تر هەمیش کاریگەری دەبێت لەسەر دەرونی قوتابەکە مامۆستا کاتێک کە لە کاتی تەمەشاکردنی وەرەقەی تاقیکردنەوەکان هەڵسەنگاندنەکان زۆر جاران مامۆستا وردەکاری ناکە بە نمونە قوتابی مەبەستێکی مامۆستا ویستوێتی پرسیارێک کرد بە قوتابیەکە مەبەستەکەی خۆی گەیاند و بەڵام بە شێوازێکی تر کەچی بە هەڵا بۆی حساب دەکرێت کە ئەوە لێرەدا ئامانج ئەوەیە کە ئێمە بزانین قوتابی تێگەیشتووە لە بابەتەکەیان نە ئامانجدەوە نییە بەو شێوازەی کە مامۆستا دەیەوێت دەری ببڕێت لەوانەیە قوتابیەکە نەتوانێت بۆ شێوازە دەری ببڕێت خۆی ئێستا تاقیکردنەوەکان بەشێکی باشیان کراوەتە نووسینەچی بۆ مەجای دەربڕین و داڕشتنەوەی وەڵامەکان بە قوتابی درایە بەشێکی کەمیان هەڵبژارن و بابەتی بابرێن هەڵبژارنەکان ئەوزە لەو دەربڕینانە زۆر گرنگە مامۆستا پێوەری خۆی هەبی بزانی کە ئەو قوتابیە بەڕێزە وەڵامی دایتەوە ڕەنگە جاری و هەیە داڕشتنەکەی زۆر لێ کتابەکەی جوانتر بی ڕەنگە زۆر جوانتر بی زۆر مهمە مامۆستا دەستخۆشی لێ بکە بە هەندی وەربگری نەک مەسەلەن ئیلا نەسان وەکو کتێب بنووسی زۆر گرنگە مامۆستایان ئەو فرسەتە بقۆزنەوە کە ئێستا وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەرایەتی گشتی ئەزمونەکان ئەو مەجاریدایتە تاقیکردنەوەکان کە بابەتەکان تەڵەبە بتوانی بە خۆی داڕێژیتەوە مەسەلەن پێناسێ هۆیە ژماردنە باسکردنە ئەوانە کە نووسیتەوە بتوانی بە شێوازی خۆی بە زمانی و خۆی داڕێژیتەوە جارێککە بنووسیتەوە ئەوە جەوهەری ئیشەکەیە ئەگەر قوتابیەک هات بەس لەبەری کردو بەس دەرخی کردو بەس هات وەکو خۆی بە نوقتە و فاریزەوە لەسەر کتێبەکەی نووسی ئەوە بەڕاستی جێتی ڕامانە جێ ئەوەیەکەوە پرسیار کە مامۆستا ئایا بەڕاستی ئەو تەڵەبە جێگومانە تێنەگەیشتە بە پێچەوانەوە ئەو تەڵەبەی بە شێوازی خۆی وەڵامەکە بە شێوە ئەکادیمیەکەی تەبەنها لە سیاقی بابەتەکە دەرنەچی بەڵام داڕشن و لە ڕووی زمانەوانی و داڕشنەوانەوە بە شێوازی جوان داڕشتمانەوە نمونەمانە زۆر من لە کاتی ئەو کاتی کە مامۆستا بوویمە نمونەی وەمان زۆر هاتە بەردەستی کە قوتابی بە شێوەک داڕشتیتەوە ئمە پێی مەعجیب بووینە حەقی دەستخۆشی هەیە دەبی ئەو تەڵەبەیە
جێی شانازیە و لی مامۆستا شانازی زۆر پێوەکە کە بەڕاستی لە بابەتەکە تێگەیشتێ بۆی گرنگە و بە هەندوو بچین مامۆستاتوانە کەواتە ئاماز لەوە چیە کە بەشێک لە مامۆستایان کار لەسەر نمرە دەکەن یعنی هەموو ئامانجیان ئەوەیە کە زۆرترین ڕێژەی قوتابی بەرزترین نمرە بەدەستبێنێ بۆ ئەوی دوازاری ئەوانیش تۆماری بکەن خۆی ئەو بابەتە دوو سەری هەیە جارێ نمرە گرنگە لەبەر چی گرنگە نمرە لەبەر ئەوەی ئەگەر نمرە بۆ شێوەی کەمە باسمان کرد بۆ شێوە دادپەروەریە لەسەر ئەسئیلەی لەسەر پرسیارەکانی قوتابیە هەبێ و لەسەر تۆماری نمرەی مامۆستای بەو شێوە دادپەروەری دابەش کرابی نمرە زۆر گرنگە چکە نمرە جارێکی دیکە ئەتوو ئاستی زانستی و ئەدای ئەو قوتابێت لە بۆ پێواناکە بۆیە نمرە گرنگە گەر بەو شێوە بژێت بەڵام ئەگەر نمرە بەز لەسەر ئاستی زانستی تەڵەبەی بەتاقیتەنێ لەسەر ئەو سیاقە و ئەو بابەتانەی کە لە ناو کتێبەکەی هەنا هەموو نمرەکان ئەوە کۆ بکرێنەوە ئەو پێگوتری هەڵە چکە دەبی مامۆستا زەبزانە ئەمە وەزارەتی پەروەردە و فێرکردنی بیدایەتەکەی ئەمە خەریکی پەروەردن ئاخر ئێمە دەبیت تەڵەبە لە بازنەی یەکەم ئێمە بۆ دەڵێن یانی هەڵسوکەوتی تەڵەبا سلوکی تەڵەبا و ئامادەبوونی و پاک و خاوێنی پابندبوونی بەڕێنمایەکان نمرەی لە بۆ دابنێ لەبەرەوەیە کە ئێمە گرنگی بەلایەنە پەروەردەیەکێدێ گرنگی بێودێن تەڵەبە لە بازنەی یەکەم فێربی سوپاست بکە کە شتێکت پێدا فێربی ئەگەر هەڵەیەکت داوە لێبوردن کە فێربی پێشت نەکەوێتەوە فێربی دەست بەرزکاتەوە فێربی قسەی بە برادەرەکەی نەبڕی فێری هەموو ئەو بەها پەروەردەیە گرنگانە بیکە لە بۆ بنیادنانی ئینسانێکی تەندروست پێویستن بۆیە نمرە مهمە بەڵام ئەگەر بێت و بۆ دادپەروەری دابنرێت کە ئێمە باسیەکەی بەڵێ مامۆستاتوانە کەی و چۆن دەستکاری نمرە دەکرێت چ کاتێک دەتوانێت مامۆستا قوتابخانە دەتوانێت دەستکاری نمرەی قوتابی بکە یعنی دایک و باوک یاخۆ قوتابی بۆ هەیە سکاڵا بکە لەسەر شێوازی نمرەکەی لە نزمیەوە بەرزی کاتەوە یاخود چ ڕێکارێکی بۆی بتوانم نمرەی منداڵەکەم بەرزکەمەوە جارێ ئەوە مامۆستا چ کاتێک توانێت مەبەست لێ مامۆستا چ کاتێک توانێت مامۆستا چ کاتێک دەتوانێت و دایک و باوک چ کاتێک دەتوانێت سکاڵا بکە هەر کاتێک کە دایک و باوک هەستی کرد ئەدای منداڵەکەی باشتر لەوەی نمرانەی کە مامۆستا بۆی دانانە هەر کاتێک دایک و باوک یان تەڵەبە کە لە بازنەکانی تر تەڵەبەشی وشیارە تێگەیشتووە چۆ ماڵەوە گوتی من لەو بابەتەی باشم جواب دایتەوە نمرەکان هەستەکەم باشترن مامۆستا ڕەنگە بەکو پێویست سەحی نەدابیت پشکنی لەوە بابەتەکەم نەکردبی یان ڕەنگە خەلەلێک هەبی دایک و باوکە توانی بێت سکاڵا بکە و قوتابی خۆشیە توانێت سکاڵا بکە دایمەن کاغەزی پەڵب هەیە لە قوتابخانەکە فۆرمێکە قوتابی پڕێکاتەوە ئەیداتە بەڕێوەبەراتی قوتابخانەکە لیژنەی ئەزمونونەکان دەفتەری قوتابیەکە دەردێنن لە لای مامۆستایەکە جارێک کە پشکنین لە بۆ ئەو دەفتەرە ئەکرێتەوە و ئەگەر هەڵەیەک هەبی چاکەکرێتەوە بەڵام ئایا دایک و باوک چۆن بتوانن وا لە منداڵەکانیان بکەن نمرەی باش بین بۆ پێوەرانی کەمە باسمان کرد تەبەن خێزان لە کۆڵەکە گرنگەکانی پرۆسەی پەروەردەیە من نابی خێزان فەرامۆش بکەن بۆیە زۆر گرنگە دایک و باوک بە بەردەوام کۆنتاکت و پەیوەندی بەردەوامیان لەگەڵ قوتابخانە و مامۆستاکان هەبێت و تێ بگەن منداڵەکەیان لەکوێ خەلەلی هەیە ئەگەر خەلەلەکە دەستنیشان کرا چارەسەرەکەی ئاسانترە بیت بۆیە ئەگەر بەهات و دایک و باوک پەیوەندی بەردەوامیان لەگەڵ قوتابخانە و مامۆستایان هەبێت بابەت وانە لەگەڵ مامۆستایان بڕۆن و لە ماڵەوە هاوکاری منداڵەکانیان بکەن بە دڵنیاییەوە لە کۆتایی پێویستیان بە سکاڵا نابی و نمرەی منداڵەکانیان بۆ پەیوەرانی ساڵم بۆ پەیوەرانی کێمە باسمان کرد نمرەی زۆر باشە بێ بەڵێ مامۆستا توانە دوا پرسیارم ویسم پرسیاری ئەوە بکەم کە ڕێنمایی چیە بۆ دایک و باوکان بەڵام ئەوە باست کرد با دوا پرسیارم ئەوە بێ یعنی سەرنج و ڕێنمایی چییە بۆ مامۆستایان کە وا بکەن نمرەکانیان بە شێوەیەکی دادپەروەرانە بە شێوەیە کە دوور لە هەندێک هەستی ناپەروەردەیانە بە نمونە مامۆستا هەیە لەوانەیە حەزی لێبێ قوتابی بەهرەمەند لە بواری وەرزش سەرخە بە نمونە بابەت هێشتا دەڵێتەوە یاخود زۆر جارم بەداخەوە فەیسی قوتابیەکە لەوانەیە ڕێگر بێت لە نمرەی باش یاخود بە پێچەوانەوە خۆی سەرەکیترین بنەما لە پرۆسەی پەروەردە سەرەکیترین کۆڵەگە بریتیل دادپەروەری ئەوانە ئیشتیهاد نین کێمە باسییانەکەین ئەوانە لە نەتیجەی کۆمەڵێک دیراسە و دانیشتن و
وەرگرتنی ڕای کۆمەڵێک مامۆستای بازمون ئەوانە گەڵاڵەکراوە. بۆیە زۆر گرنگە بەپێی ئەو فۆرم و ئەو ڕێنمایانەی قوتابخانەکان هەنا مامۆستایان زۆر پابەندی دادپەروەری بن بۆ ویژدانی خۆیان دایمە بکەنە حەکەم. بابەتی تر هەیە جگە لەوەی کە پێویستە لە ماڵەوە دایک و باوکی بەڕێز لەگەڵ قوتابیەکانیان لەگەڵ منداڵەکانیان بە نەرمونیانی تەعامل کەن و ئامادەیان کەن بۆ خوێندن و بۆ تاقیکردنەوەکان. باماشەوە لە قوتابخانەکان و بەڕێوەبەرایەتی قوتابخانەکانیش لەسەریانە دائیمەن کەشێکی ئەرێنی و هێمن لە هۆڵی تاقیکردنەوەکاندا بکەن، کەشێک کە بەڕاستی شیاوی ئەو قوتابیە بەڕێزە بە ئارامی دابنیشی توانای بیرکردنەوەی هەبی. مامۆستایانی بەڕێز کە چاودێرن لە هۆڵە تاقیکردنەوەکان زۆر گرنگە ڕەچاوی هێمنی هۆڵ بکەن، لەگەڵ یەکتر قسە نەکەن، مەشغوڵی شتی تر نەبن، بۆ وەکو سەرباز لە وەکو زابد وەکو ئەفسەر لە پۆل ڕانەوەستن. مامۆستا قوتابی هەز نەکە کە یەک لەسەری ڕاوەستایە و چاودێریەکە و هەر حەرەکەیەکی کرد و باوێشکێکیدا پێڵێت خۆت ڕاستکەوە. دەبێت قوتابی هەست بکە هاوڕێیەکی دایک و باوکی غەمخۆرێکی پەروەردەکارێکی نمونەیی لە پۆل ڕاوەستایە و ئەگەر هەڵۆ کەم و کوڕێکی هەبی دەست لەسەر شاندانێ و بۆی چاکاتەوە. بەڵێ زۆر بەڕێز مامۆستا توانامۆستای سەرپەرشتیاری پەروەردەی لە پەروەردەی شەقڵاوە سوپاس دەکەین لە ستودیۆی تەلەڤیزیۆنی پەروەردەی لەگەڵمانداوی. زۆر سوپاستانەکەن. تەلەڤیزیۆنی پەروەردەی شانازێکی گەورەیە و من ئەگەر فرسەت هەبی یەک پەیامی کچکۆکە گێنم لە بۆ ڕاگەیاندنەکان. ڕاستی ئێمە کلێنێکی زۆر گەورە لە بواری پەروەردەی لە ڕاگەیاندنەکان لە کۆی ڕاگەیاندنەکانی کوردستانە بین. هەموو ئەو بەرنامە و هەموو ئەو پرۆگرامانەی لە هەموو ڕاگەیاندنەکانەکری چ سیاسی بی چ بابەتی کۆمەڵایەتی بابەتی تر بی هەموویان کاریگەریان لەسەر پەروەردەیە. بۆیە زۆر گرنگە هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن کۆمەڵێک ڕاوێژکاری پەروەردەی لەگەڵیان کار بکەن بۆ ئەوەی ئەو کارلێکی کە کۆمەلگا و قوتابیان و منداڵەکانمان لەگەڵ ڕاگەیاندنەکانێکن کارلێکەکی ئەرێنی بی. دەستان خۆش بێت. سپاسدانەکەم. دووبارە بەخێرات نەکەین. زۆر سپاس. سپاس دەکەین. سپاس بۆ ئێوەش بینەرانی تەلەڤیزیۆنی پەروەردەی تا ئەڵقەی یەکتری بەرنامەی ئەزموونی پۆل بەخواتان دەسپێرین. خواتان لەگەڵ.